الحوار يجب أن يكون لمصلحة مكونات كركوك جميعها، لا أن يكون حوار مصلحي من أجل مصالح أشخاص وتوزيع مناصب بين أشخاص. قضية كركوك تهم الجميع. لە کاتێک داوڵی لایەنەکان باراستەی لێک نزیک بوونەوە چارەسەری کێشەکانی کەرکووک دەڕوات، لایەنێکی عەرەبی لە کەرکووک تانە لە دانیشتنەکان دەگرێ. مكونات كركوك لكن ملاحظتنا بەری عەرەبیە گرت و وەک چەتری کۆکەرەوەی بەشێک لایەنە عەرەبیەکانی کەرکووک تانە لەو دیداری کۆبوونەوەنە دەگرێ کە بە چاودێری یونامی سەبارەت بە کەرکووک لە بەغدا ئەنجام دەدرێن. نحن كجبهة عربية نسعى هەڵوێستی بەرەی عەرەبی یەکگرتوو سەبارەت بە دانوستانەکان لەبارەی کەرکووکەوە ڕوونە لە کاتێکدا دژ بە دیالۆگ ناوەستین بۆ چارەسەری کێشەکان. لە هەمان کاتدا پێویست بوو نوێنەری ڕاستەقینەی سەرجەم پێکهاتەکان بەشدار بوونایە بۆ ئەوەی دانوستانەکان لە بەرژەوەندی کۆی پێکهاتەکان بە ئەنجام بگات. ئەوەی بەلای ئێمەوە جێگەی پرسیارە هاوردەکردنی هەندێک حیزبی عەرەبیە لە شارەکانی دیکەوە و وەک نوێنەری عەرەبی کەرکووک دەناسێنرێت. هەر ئەوە شوای کردووە نێوماڵی عەرەبی کەرکووک بە پەرتەوازەیی دەربکەوێت و ببێتە ڕێگر لە پێش بەشداریکردنمان بە یەک لیست لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. الأحزاب التي تنتمي إلى محافظات أخرى هي تكون العائق دائما في كل انتخابات في كركوك. چاودێرێکی سیاسیش لە کەرکووک دەڵێت تانی هەندێک لایەن لە هەوڵی پێکاتەکانی کەرکووک ئەزیێندای دەرەکی لێ پشتەوەیە. دیارە دوای ئەوەی ئێستا کورد بە یەک وەفدێکی هاوبەش گفتوگۆ لەگەڵ پێکاتی عەرەبی و تورکمانی دەکات بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی کەرکووک بۆ دیاریکردنی پارێزگارێک. دیارە ئێستا ئەو موقفەی کە عەرەبی کەرکووک و تورکمانی کەرکووک دەری دەبرن لەوەی کەوا نێوماڵیان ڕێک نییە و ناتوانن بە یەک ڕوئیاوە تەعامل لەگەڵ ئەم پرسە بکەن. پێم وایە ئەمە مەترسیەک لەسەر ئایندەی کەرکووک دروست دەکات و دەبێ کورد بۆ خۆی لەوە تێبگە کە ڕەنگە ئەمە بۆ خۆی یاریەکی دەرەچی بێ دەستێ لە پشتێ و بێ بۆیە زۆر گرنگە کورد سوور بێ لەسەر ئەوەی بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە. ئەم پرۆژەی کە ئێستا کورد هەیەی بۆ دیاریکردنی پارێزگاری و بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک دەبێت پێکاتەکانی تری کەرکووک عەرەب و تورکمان تێبگەن کەمە خزمەتە بە کەرکووک هەر دواخستنی یاخۆت هەر دروستکردنی تەگەرەیە بۆ ئەم پرۆژەیە پێم وایە ئەجندایەکی دەرەچیەوە پێم وایە خزمەت بە نەیارانی کەرکووک دەکا و خزمەت بە پێکاتەکانی کەرکووک ناکە. ئەوەی خزمەت بە پێکاتەکانی کەرکووکە ئەوەیە ئەم پرۆژەیە سەر بگرێ بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە پارێزگارێکی کوردش بۆ شاری کەرکووک دیاری بکرێت. دوای زنجیرە کۆبوونەوەیەکی گرنگ لە دانوستانی نێوان پێکاتەکانی کەرکووک لە پێناو چارەسەری کێشە سیاسی ویداریەکان هەندێک لایەنی عەرەبی و تورکمانی لە کەرکووک ڕەخنە لەو هەوڵانە دەگرن. بە پێی زانێرەکانی کورسات نیوز لەم هەفتەیەدا خولێکی دیکە لە دانوستانی پێکاتەکان لە بەغدا و کەرکووکش دەست پێ دەکەنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.